سەربازی ون لە ئەڵقەی ئەمجارەی چیرۆکی سێ لە بەتەمەنترین کرێکەرانی ژینگە پارێزی پارکی شەهید سامی عەبدوڕەحمان دەگێڕێتەوە. ئەم ژینگە پارێزانە تەمەنیان سێ هێندەی تەمەنی پارکەکەیە. ئەوان دۆستی ژینگەن. کارێکی مرۆڤانە لە بەرگێکی پیرۆز ئەنجام دەدەن. ماوەی 20 ساڵە وەک منداڵێکی ساوە دار و درەخت و گوڵ و گوڵزاری ئەم پارکە خزمەت دەکەن. ئەو ژینگە پارێزانە هەموو ڕۆژ لە بەرەبەیانێکی زوو لە ڕێگایەکی دوور بە ماتۆرسیکل یان بە پاس ڕوو لە پارکەکە دەکەن. لە باخچەکانی ئەو پارکە خزمەت بە چیمەن و دار و درەخت و گوڵەکان دەکەن. من عمریم 40 ساری بوو لەگە هەنکە فەرقیە لەگە 6 ساریەکە لەگە 65 فەرقیە وە بۆ گەیشتە ناو 70 ساری کو فەرقی نیە. الآن جواوە تقریبا 15-16 ساڵە لێرە کاملە و پارکەیمە بیانە ساعت 8 لێرە عازرم پێشی هەر لێرە عازرم شێ دەکەن تا ساعت 3 نێوڕانی ساعت 12 دەنیشین و ساعتێکی ساعتمان تا ساعتێکە لە سنگۆ ئیشێ تا ساعت 2. ئەم ڕووبەرە سەوزاییە بە سیەکانی پایتەختی هەرێمی کوردستان دادەنرێت. ئەمەش ئەنجامی شەونخوونی و دڵسۆزی و شوێن پەنجەی ماندووبوونی ئەو ژینگە دۆستە بەتەمەنانەیە کە سڵ لە کارەکەیان و ماندووبوونی ڕۆژانەیان ناکەنەوە. طبعا ئەوانە ئەگەر نەمینێن لێرکوانە ئەو ئیشە ناکرێ ینی ئەو کارمەندانە لێرەنا نەمینێ ئیشەکەمان ڕادەوەستی بەڕاستی. ئەوانە ئەو عەدیقە و ئەو دارانە خزمەتی لە ئەستۆیوانە ینی زۆر بەو عەدیقە و دار و گوڵانەوە ماندینە نمونەکن سەداین کە لە پشکامێری لەوانەیە دیار نیە نەیانبین وەکو سەربازی ون ئەوانە ئیشکاری خۆیان دەکەن. ئەمەیان مەسەلە دەبی ئەمەڵ ساعتەش لە دەوام بی هەیە 8 وابدەم دەوام ئەمن هەموو ڕۆژێ ساعت 7 ئەلێ دوکانەمە بخوای هەموو ڕۆژێ ساعت بڕە زوو دێم لەبەر ئەوەی بخۆم سیارە مێسا بەسای دێم عەزم لە قەرەبارغی نییە مەسەلەن تووشی قەرەبارغم نەختیارم عەزم لێە مەسەلەن جازە چۆل بیدێم ساعت 7 ئەمە لێ دوکانە عازم 7 و نیو 7 و نیو ئەو هادەت پێ دەکە بەخۆم ناوەسم برێم بێم دانیشم یان پاردەم یانە بخوای ڕائەسەن دێمە دەستمەزگ جۆگەی و دەستمەزگ ئاوێ و ئابزانم ئاوەکان دەگۆڕم دادەنم عازر دەکەمە تاکو ئاودێ. ئەوان کاری پاکردنەوە و چاندن و کێڵان و فرێدانی پاشماوەکانیش دەکەن ماندوو دەبن و زەحمەتیش دەبینن. دەیانەوێت ئەم سەوزاییە بپارێزن و زیاتر گەشەی پێ بدەن. ماندوو دەبن و زەحمەتی دەبینن. ئەم ژینگە پارێزانە گەورەیان دەکەن و زیندوو ڕایان دەگرن تا هەمووان تێیدا بە ئارامی پشوویەک بدەن. ئەو پارکە مەسەن ئەو گورانە دەچیندرێ ئەمەش خزمەتی دەکەین ئەتا پێرا لەگەڵ سارێ 2000 دەیبڕینەوە 2000 سارێ 2000 دەیبڕینەوە ئەو گوران دەبڕینەوە ئەو دارانەش دەبڕینەوە ئەوانە
ئەو توێ دەبرینەوە مەسەن ساری هەموو سارێ دوو زاد ئەمە دەیبرینەوە لەبەوەی کە نەیبرینەوە گوری ناگری ئەم دەبتە گرێ بەس کە بڕیمانەوە هەمووی دەبتە گور. ئەسیدی قوشادێک و خاکە ناسکاریە وە خاکە ناسکاریەوە مەسەن ئەوە ئەزی دەکەی ناخۆشەکەی ئەگەر ناخۆش بێ دەنا مەسەن ناخۆشەکەی هیچ وانێ بێ هەموو شتێک ببێ خۆشی نابی هەر ناخۆش تێدا هەر دەبێ هەموو شتێک. بەدەم ئەو زەحمەتیانەوە خەندە دەکەن بە ئیرادەیەکی بەهێز ڕوبەڕووی ناخۆشیەکان دەبنەوە. گەرمایە ڕەمەزانە مەسەن دەبینە ڕەمەزانان بە ڕۆژی بووینە هەتا خەلاسە بێ من هەر بە ڕۆژی مەلێکانە مەسەنە بە ڕۆژی ناخۆشە کوونە زەحمەت قابل لە زەحمەت نەی بەران ئیش دەبین پارنانەکە تا نەیجووی قوتەتری مەسەن ئەگەر ڕۆژ شوێنێم جێەکەی دیارە مەسەن یان هیچ دەبێ یان بێ ئاو دەبێ یان ئەوەی دەبێ ئەگەر شوێنی هەموو ڕۆژەش بێم ئەوە ئەو چی ئیشەشی پێویست بێ ئەو ئیشەی دەکەمە من ئاودان بێ ئاودانەکەی دەکەم بزانم ئاودانەکە ئەو ڕۆژجا ئەوە ئاودانی ناوێت دەچون زۆگەی خاوین دەکەمەوە ئەگەر نەژین ئەگەر سەعاتێک تاخیر بین مەسەن یان سەعاتێکی شوێن نەکەین ئەوە یعنی دیارە. مەسەن دەبینی هەندە ڕۆژەیە مەسەن ئەمە تاخیرمان دەکەم مەسەن تاخیر دەبی لە سێشەکە یان دەستی ناعەملەی زۆر جاروە بە چوینە عەملە یان نیوڕانانە درەنگ جانی زندانیان ئێواران بڕێک درەنگ جانی زندانی مەسەن ئەوان لە عەملەی ماندی دەبی ئەتوی شێت دائیمەن ئیشێ بکە خاکە ناسن لە دەستیان دەبی ئیشێ بکە لێ چی عەملێ لێ چی عەملێ کە تو ئیشێ بکەی وەنیا لێ نەچی بسیر لە خۆت بە سەعاتی خۆت بکەی خۆت ئیشێ بکەی لێروکانەش بێ ئەمە هەر ئیشێ دەکەین ئەو سەبزانە ئەو مەتەقەی هەموو عایدی منە مەتاقی پارکی شەهید سامی عەبدوڕەحمان دەکەوێتە ڕۆژئاوای هەولێر بەرامبەر پەرلەمانی کوردستانە و لە شوێنی سەربازگەیەکی کۆن بنیاد نراوە. بە یەکێک لە گەورەترین پارکەکانی ناوچەکەدا دەنرێت. لەو ئەو دیوارەی بوومە لە بەرامبەری پەرلەمانی بوومە ئەو بەرامبەری پەرلەمانی هەموو جمعە و پێنجشەمان هەموو جمعە و پێنجشەمان دەبووە زبالە وەچی زبالە لێ دەهات وەڵڵای ئەمە سێ کەس مسلمانان داهاتین دەبایە هەمووی خاوین بکەینەوە ڕۆژ شەموە هەموومان خاوین دەکردەوە یعنی ئەو خەرکە ئەوە ئەڵ ڕۆژە هاتین لەکوان دانیشتینە بابە ئەتوو ئەو زبالێ لۆ بەجدێرە ئەتوو سبەنە دێوە ئێرە ئەتوو لێ بەجدێری کا منە دیگرم وەنیە ئەتوو شتەکەت خوارد لە خۆت ئەوەت کرد زبالەکەی خۆتەگرەوە لە ئەوە هەموو عاویە تەمەشاکە هەمووی عاویە لە فەیدە نەعاوی لۆ ئاخەرچی ئازیێ دەکەن. ئەمە ئەو دیوی پێشتان مەڕەشە نەبوو بەس دوای مەڕەشەیان لۆ داناین هیچ ڕۆژەشی ناتامە ئەمن دوو قرسی قدام مندا دەستکات دەبایە ئەوەتان تەلەفۆن دەکەن لۆ کاک دەستۆ کاک دەستۆ وەڵڵایەوە هەمیێشکان دەبایە دیسانەشنی ئەمە بچین چاچکەینەوە یعنی خەرکەشی ئەوەندە بێ ئەوەیان نەزاکەتە یعنی هیچەوەی نییە بریکاکە یاخۆ خۆی لەم دارەکەی تۆرەکە بریک ئەتووەلو دەشتێنی ئاخر بە قەسی دەشتێنێت بە قەسی دەیشتێنی ئەگەر نادۆت دەیشتێنێت ئەو جا ئەوە دەبینی زبالی فڕدەن و ئەوە فڕدەن و بڕەشەی دەشتێن و نازان چ دەکەن و سۆندەی لا دەدەن و باخچەکانیش ڕوبەریان لە 450,000 دۆنم چیمەن، گوڵ، گوڵدان، دار و گوڵی وەرزی و هەمیشەیی پێک دێت. دارستانەکانیش نزیکەی 150,000 داری تێدایە وەک پەرژینێک بە دەوری پارکەکەدا چێنراوە. کەم کەس هەیە بزانێ ئەو جوانی و سەوزایە ڕەنج و ماندووبوون و ئارەقەی ئەو پیاوانە و دەیانی وەک ئەوانە کە بوونەتە داینەمۆ
بۆ پاراستن و بنیاتنان و لە باوەشگرتنی ئەو پارکە گەورەیە. بەخۆی کابرا دەبینی نەزانت دێ ئەوە جارەکەی منداری بەردەداتن مندار بەردان جارە لۆ چتی کارەبامان هەیە لێرکوانە ئەو گورانە دەبینی دەست لێ نەدرێتن دارە کورسیە هەیە منداری هەر بەرلاتکە بۆڵە بەخۆم دیتم جارێژە ئەلێرکوانە گەز سوب لەسەر کورسەکە هەر دەپەڕین گوتم کاکاوە ترسابی ماری خۆت بکە گوتم ڕێزم هەیە لۆت و باشە تو تەڵەبەچی سبێنێ دەردەچی سبێنێ دەردەچی دایرێک دەدرێتە دەستە تو ئەو دایرێش ئەوها کاول دەکەی. ئەم پارکە لە ڕۆژی 14 ئاداری 2000 لە ڕۆژی لەدایکبوونی باوکی ڕۆحی میلەتی کورد مستەفا بارزانی دەستکرا بە بنیادنانی و کاری چاندن و جێبەجێکردنی پرۆژەکان لەسەر ڕووبەری 800 دۆنم زەوی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروستکرا. وا لەحەمدوللا سبەینان ئەمن هەشت چارەێکی دەوێت لێرەمە ئەگە هەشت و نیو بی دەوام هەشت بی هیچ ئەوەی تێدانێ کێشەی تێدانە ئەمن هەشت چارێکم لێرەمە حتا 3-5 دقەی دەوێت ئەمە لێرەمە لەبەر ئەمام دوو شەفتەکانین کە دوو شەفتەکان لە گەوەکانی سعاتەکونی و دەبی ببینێ لە پاشان وا لەحەمدا ئاودانم هەبێ دەزام ڕۆژەکە ئاودانمەیە ڕۆژی بژارکردن بەژارکردنە ڕۆژی پێمەڕەکردن پێمەڕەکردنە هەروە بێتەوە سبەنان زوو دێم ئەلحەمدوللا فەڕێک لە دەورەی حەدیقەکەی خۆم دەدەم حەد بەک شتە کەتبیتن هەموو دێخمە ناو حاویەکە لەبەر ئەوە سەربەرستیە لۆ هەمووان ئەوە پاکە لۆ هەموو نییە وەڵا کابرا دێ ئەمری شێ دەکەم وەڵا هەلۆ منە نەح ئەوە شتێکی گشتیە. ئەوێ سارەی لێرکانە زۆر مادی بووم یانی بەربوومەوەی سعافاتن ئەمنیە بردە خەستخانە یعنی ئەوە لە مادی بوونەکەی خۆم بوو ئەوە بخۆی کاکشاکرد دەزانی تورمێلەکەی خۆی نادووە ئیسعافەکە گەیشتێ زوو ئەمنیە بردە تەواری ئیسان دایم هاتمەوە سەریش خۆم و لۆس بینێکەش خوازای داوای ئیجازە شم نەکرد ئەوجە بزا کابراەک ئەگەی بێ ئیشی خۆی بزانیتن یعنی نابێ ڕقاوت کە وڵا ئەمن نەخۆش کەتمە ئەوە بوو بە ئیسعافە بردەوێن دێت بچم 5 ڕۆژ داوای ئیجازە بکەم لە 5 ڕۆژ 6 ڕۆژ وەڵا لە ئیدارە چیا من وەڵا چوومە تەواری نە وەڵی لۆس بنەکەم لە هاتی بۆ سەر هیچ خۆم بەبێ ئەوەی داوای ئیجازەش لە کەش بکەم ئەوە بە هەموو جەماعەت دەزان ساری 2000 و نەنە 17 بوو لەو حەدیقەی پشتە خۆم بوو. ڕاستی داواکاریمان لە خەرچی ئەو شارەی هەیە بە تایبەتی ئەو گەشتیارانەی لە هەموو عێراق سەردانیێرە دەکەن هیوادارین پاک و خاوێنی بپارێزن ئەو کارمەندانەی ما زۆر هیلاک دەبن دوای ئەو گەشتیارانێک کە دێنە هێرکانە ئەو شوێنانی خۆیان ئەو زبل و خاشاکەی بەجێ دەرن لە شوێنی خۆیان ئەو کارمەندانە زۆر پێوە هیلاک دەبن زۆر پێوە مادی دەبن هیوادارین پاک و خاوێنی ئەو پارکەی بپارێزن جوانی ئەو پارکەی لە بەرچاو بگرن. ئەو هەموو ڕووبەرەش بە 400,000 دار و درەخت لەلایەن ئەو کرێکار و ژینگە دۆستانەوە خزمەت دەکرێت کە وەک سەربازی ون گەورەترین دەستکەوت و خزمەتیان پێشکەش بەم شارە و خەڵکەکەی کردووە. ئەو پارکەیەکەوا دەیبینن ئەو هەموو گوڵ و فریز و دارێ تێدایە یعنی ئەوها بە ئاسانی نەگەیشتە و ڕۆژەی مادی بوونێکی زۆر زۆری پێوە کرایە هیلاک بوون و شەو نخوونی لۆ کرایە لەبەروەی بەدوو ستاف لێرکانەی ژەکرێ ستافی بەیانیان و ستافی ئێواران وەکو سەربازی ون ئەوانە ئیشکاری خۆیان دەکەن زۆر بەدڵسۆزی بەبێ ئەوەی هەزبەمان دووبووم بکەن یعنی قەیرانی دارایی بووە ئەو کۆڕۆنا کەرەنتین ئەوانە هیچ تەسیری لە ئیشیمە نەکردێ ئیشیمە هەبەردەوام بووە ئەوانە زۆر دڵسۆزانە ئیشکاری خۆیان کردیە بەبێ ئەوەی هەزبەمان دووبووم بکەن شەو ڕۆژان لە سێگری دانایە بۆ خزمەتی ئەو پارکەی یعنی نمونە دەبینی جەژن دێتن خەڵک لە خۆش و گەڕان و پیاسە و سەفرەیە
ئەوانە دێن ئیش خۆیان دەکەن بە ڕێک پێشی بەبێ وێجێ بدەنەوەی ئەوە جەژنە یان نەورۆزە یان ڕۆژی هەینیە کە ڕۆژی سرعاتە لەوانەیە خەڵک لە خۆشیدایە ئەوانە دێن لێرە خزمەتی ئەو پارکەی دەکەن وەکو دەشی بینن ئەو عەدیقە و دار و فریزەی کەوا لێرکوانە دەیبینن ئەوە بە خزمەت و جهد و ماندیبوونی ئەو کرێکارە دڵسۆزانە و ئەو ستافەیە کە لێرکوانە شەو ڕۆژە لە سێگریدانە بۆ خزمەتکردنی ئەو پارکەی بۆ ئەوەی کە ئەو خەڵکە دێسەردانی ئەو پارکەی دەکا هەست بە ئارامی بکاتن ینی کابرا جاری وایە نەخۆشە دێتە ئەو پارکەی بۆ ئەوەی کە شۆوایەکەی سافە ئۆکسیزنێکی خاوێن هەڵمژیتن یان قوتابیە خوێندنیانێ دێ لەو پارکەی یان خەڵگێ میێوانی دێ لە دەرەوە یان ئەو گەشتیارە عەرەبانە دێن یان ئەو گەشتیارە لە ئێران دێن کۆنە سەردانی ئەو پارکەی دەکەن کە پێیان شتێکی زۆر جوانە زۆر سەرسام بە جوانی ئەو پارکەی. وڵی ئەحەلە چەندی برێ ئێرکاملەکە خۆشەویستە سکاگای لێرکانە خۆشەوی ستیم نەبیتن زوو سبەینان نایە تا سعات 3-5 دقەی دەویست ئێرە بەجێ دێلم ئەوە جەماعەت دەزانێ لۆ تەوقیعەکە جاروێ دەرێ ئەتو لۆ درەنگ دێت دەرم کاکە نابی شەکان بکەم بە تەواتی وڵا سۆندەکان هەر دەگرمەوە خاکە ناسی میدابتە بەردەستی هەری دەگرمەوە دەیشارمەوە لەبەرەوە ئێرەکانە خۆشەویستە لەکەم ئەگە خۆشەویست نەبیت کوتان و خزمەتی کەم هەروە شماری خۆم حسابە. لە پاچی شۆ ئیش دەکەم 12-13 سارە ئیشی غەباتی دەکەم ئاوداین دەکەم زۆگەی بژار دەکەین خاین دەکەین و ئاوداین دەکەین ئەگەمە ئاوداین نەکەن و بژار نەکەین دارەکە هیچ دەبیتن و کەسیش نەلێ زێمان شۆر بکاتن معنا دەی بە خۆمان ئیشێ بکەین و ڕوخسەتمانەیە ڕوخسەتمان دەدەنێ و ئیشەکەی بە ئەوەی دەکەن بە بوختەی دەکەین و ئەم ژینگە پارێزانە جگا لە پاکڕاگررتنی ئەو باخچانەی نێوپارک کاری ئاودانیش بەدەست دەکەن تاتینوێتی ئەو دار و درەختانە بشکێنن بە پێی وەرزەکانیش ئەو کارە ماندوێتی و زەحمەتی دەوێت چونکە لە وشکبوون و لە ناوچوون دەیان پارێزن ئەمەش ئەرکێکی ئێجگار سەختە. ئەمە ئێرکانە دەبی ئاگادارێکی زۆ چاچی بکەین لەبەر ئەوەی ئاودان وەختی ئاودان ئەتوکەدنێ لێرکانە بە 2 ڕۆژان کە ئاودان تاخیر بە هەموو ئەو فریزە زەر دەبی ئەو دارە هیچ دەبیتن ئەمە وەڵا گەرمایە نابی بێن بچین پار دەینەوە یاخو سەرمایە لە باران ئەلحەمدوللا لە باران هاتنێ لێرکانە بووە ئیش خۆما کردی ئەوەندەی بە جۆرەی توانە کە باران لێ کردووەمە لە شەردێت و کە باران لێ کردو دێنەوە سەریش خۆمە باران ملۆخەمانتانی بستین بنەدارێک ڕاوەستنوی کێشەمان لێ نەبووە و حتا سعات 3 ئەوەی بزانیە بەرێ ئەوەی تێگەیشتی هەبی گەنجی وەشتو هەیە ئەرێ وڵا بە ڕێزەوە زۆ کو ڕێزداک و بابی خۆی دەگری ئەوە هاتی ڕێزی بەیگرتیەوە. طبعا خزمەتێکی زۆر گەورەیە بەڕاستی پیرۆزیشە ئەو خزمەتە لێرە دەکەن لەبەرەوەی بە خۆتان دەزانن ئەو پارکە نزیکەی 200,000 بەس داری تێدایە بە ئەنواع وەشکاری بێجگە لە گور و فریز و داری بچووک و زیینە و جوانی ئەوانە هەر دارێککە ئەوانە خزمەت دەکەن ئەجە لە ڕووی ئاودانە لە ڕووی ڕێکخستنیە چاکردنیەتی تەقلیمکردنیەتی ئەرکەکی پیرۆزە بەڕاستی لە ڕووی ژینگەوە لە ڕووی ئۆکسسیجینێکی باش دەداتە ئەو شارەی ینی ئەتوەگەر ملاحەزە بکەی مەسەرم دێ لە ناو هەولێرە دێ دەریان لە دەری هەولێرە دێ بەتەنیش دە و پارکەی تێدەپەڕی ینی دەرەجە حرارەی ئەو منتیقەیە فەرقی هەیە لەگەر ئەکسەرەتی منتیقەکانیتر لە ناو شاری ئەرکەکەشیان زۆر پیرۆزە هەر لە ڕووی ئاودانەوە دەڕووی جوانکاری وش پێم باسم کرد خزمەتێکی باش دەکەن بەڕاستی ئەو کارمەندانی لێرە کار دەکەن.
ئەو ڕوبەرە بە فراوانیش لەو سەوزایی و سیما جوانەی داروگوڵەکان خزمەتکردنی دەکەوێتە ئەستۆی ژینگە پارێزەکان، چونکە ڕۆژانە نزیکەی 5,000 هاوڵاتی و لە ڕۆژانی هەینیش 30,000 هاوڵاتی سەردانی پارکەکە دەکەن. ئەمەش دەبێتە هۆی تێکدان یان شێواندن و پیسکردنی باخچەکان لەلایەن بەشێک لە هاوڵاتیان. ئەمەش ئەرکی ئەو پیاوانەی سەختتر کردووە. ئەم کارمەندانەی لێرە کار دەکەن ئەمە وەکو بەڕێبەرات پارچ سامی عەبدوڕەحمان ئەوەی لە توانای مەدابی هاوکاریان دەکەین لە هەموو ڕۆکەوە، ئەوی مەسەرەن لە توانا و دەسەڵاتی ئەو بەڕێبەرایەتی دابێت، بە تایبەتی ئەو کارمەندانەی کە بەتەمەنن، ینی جێدەستیان زۆر دیارە بەڕاستی، ینی ئەو کارمەندە ژینگە پارێزیانە ئێستا لۆمە زۆر گرنگە، ئەوانە شارەزایەکی باشیان هەیە بە تایبەتی بەتەمەنەکان. هیوادارین دایمەن لەش ساغ بن، تەندروست باش بن، ئەوە لە تواناماندا بێمە هاوکاریان دەکەین. دیاری بەرنامەی سەربازی من کە لەلایەن کوردستان 24 دانراوە پێشکەشی بۆ کارمەندە دڵسۆزانە و بۆ ژینگە پارێزە بەڕێزانە دەکەین. هیوادارین تەندروست باش و لەش ساغ بن. فەرمومان بجێن. پیرۆستان بێ ئینشاڵڵا بەردەوام بوون، تەمەند درێژ بوون.